هەر مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا لە بەرگیدەدا لە لاپەڕەی 636 دا دەفەرمێ شێخ عەلی ئەفەندی یەکێک لە شێخانی ئیرشاد و ڕێنماییکاری خەڵک بۆ ڕێگای ڕاستی ئیسلام برینێک لە بنی هەردوو پێی پەیدا بوو. برینەکە زۆر ئازاری دەدا، ماوەیەکی زۆر لە جێگادا خستی، 18 مانگ دەوامی بوو، یعنی 18 مانگ ئەم برینە لە بنی هەردوو پێی شێخ عەلی ئەفەندیدا بەرەو چاکبوونەوە نەدەڕۆیشت، 18 مانگ لە جێگادا خستی، زۆر بە ناڕەحەتی دەیتوانی هەستێ و چەند هەنگاوێک بنێ. ئەڵە کاتێکە من سەردانم کرد لە کۆتاییدا بوو بەرەو چاکبوونەوە دەڕۆیشت. وتی جەنابی مامۆستا مەلا محەممەد بە مەلای گەورەی کۆیە دەڵێ، ئەڵە شێخ عەلی ئەفەندی وتی قوربان ئەڵێن چونکە ئیستیغاسە بە غەوز ناکەم، چونکە ناڵێم یا شێخ عەبدولقادری گەیلانی هاوارە فریام کەی و شیفام بدەی بۆیە چاک نابمەوە. دەڵێن خەڵکەکە وایان پێدەوتم ئەگەر بدوتایە یا شێخی گەیلانی هاوارە شیفام بۆ بدێری ئەڵە چاک دەبیەوانێ. ئەڵە هەرچەند من خۆم شێخم لەسەر تەریقەتی شێخ عەبدولقادری گەیلانیم، بەڵام واللهی لكن خوایەک کە قەدیرە، خوایەک ئین الله على كل شيء قدير، خوایەک کە سەمیعە، نەک ئەوەی دەنگت دەبیستێ ئەوەی بە خەتەرەی دڵتا دێ، خوای پەروەردگار عەلیمە پێی ئاگای پێیەتی، هەر وەختێ دوعا دەکەی دڵنیا بەخوا دەنگت دەبیستێ، خوایەک کە بەسیرە و بەردەوام چاوی لە هەموو حاڵ و ئەحواڵمانە، و خوایەک کە ئاگای لێمانە، خوایەکی ئاوام هەبێ بۆ هەر نەڵێم یا ئەڵڵا، بۆ هەر نەڵێم یا ئەڵڵا و یای شتێکی تر بکەم، جا پێغەمبەرێکە ساڵحێکە شێخێکە پیاوچاکێکە بەخوا ناڵێم یا عەبدولقادری گەیلانی، هەر دەڵێم یا ئەڵڵا یا ئەڵڵا. فەرمووی شێخ عەلی ئەفەندی فەرمووی واللهی نەک 18 مانگ 18 ساڵی تر ئەو برینەی ژێر پێیەکانم چارەسەر نەبوویایە، هاوارم بۆ غەیری خوا بۆ کەسی تر نەدەبرد. ئەمە تێگەیشتنە لە عەقیدە و بیر و باوەڕ. ئەگەر غەیری خوا ئومێدت پێی بوو کە بەبێ خوا شتێکی پێدەکرێ، واللهی هەموو نوێژ و عیبادەت و ڕۆژوو و حەج و عومرەت هەمووی بەتاڵ دەبێتەوە. لە کوردەواری خۆماندا ئێستاش دەبینین خەڵک هەیە منداڵی نابێ، ئەچێتە سەر قەبرێک و بە چوادەوریا دەسوڕێتەوە حەیوانێکی بۆ سەردەبڕێ، یەقینی هەیە بەهۆی ئەو قەبرەوە خوا منداڵی دەداتێ، و دەزانێ منداڵەکە خوا داویەتی، بەس لەگەر نەچوومە سەر ئەو قەبرە و لەو قەبرە نەپاڕامەوە خوا منداڵی نەیەدامێ. بەڕێزان ئەمە شیرکە، ئەمە عیبادەتەکان هەمووی بەتاڵ دەبێتەوە. زۆر ئاگادار بین، ژیانمان، مردنمان، عیزەت و سەربەرزیمان، شکستمان، ڕزق و ڕۆزیمان، شیفای نەخۆشیمان، بوونی منداڵمان، چارەسەری کێشەمان تەنها دەبێ هاوارکەی چی؟ یا ئەڵڵا، نابێ غەیری خوا هاوار لە هیچ شتێکی تر بکەی، ئەینا لەتەکونەنە من الخاسرین، ئەوە خەسارەتمەندە. برایان ئەوە ڕەنجەڕۆیە، بەخوا برایە شیرینم، ئەوە کەسێکە کە ئیفلاسی کردووە، چونکە هەموو چاکەکانی لەدەستدا.